چاودێریکردنمان وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ دادەچوون بۆ بابەتی زەویە کشت و کاڵەکانی پارێزگای کەرکووک بۆمان سەلمێنراوە زۆرینەی زەویە کشت و کاڵەکان لە سەردەمی ڕژێم لە ناوچوودا گرێبەستیان بۆ کراوە و مادەی 140 دەیانگرێتەوە و خاوەن گرێبەستەکان قەرەبووی مادیان بەپێی یاسا وەرگرتووە. دواتر سەرجەم گرێبەستە کشت و کاڵەکانی ئەو زەویانە لەگەڵ خاوەنی گرێبەستەکان هەڵوەشێنراوەتەوە بەهۆی کاریگەریان بۆ سەرگۆڕێنی دیموگرافیای پارێزگای کەرکووک. ئەوش بە پێی نووسراوی ئەمەندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق ژمارە 4 لە 5/4 2007 دەرچووە. بەڵام خاوەنی ئەو گرێبەستانە دوای داوای یاساییان لە دادگای کەرکووک تۆمار کردووە بەهۆی ئەوە نوێنەری بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ زانیاری نادروست و ناڕاستی پێداون لە ئەنجامدا دادگای بڕیاری لە بەرژەوەندی خاوەنی گرێبەستەکان دەرکردوێتەوە. لە کاتێکا زۆرینەیان قەرەبووی ئەو زەویانیان وەرگرتووە ئێمە داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەین لێکۆڵینەوەی تەواو لەسەر ئەم دۆسیەیە ئەنجام بدات. دوای ئەو بڕیارانەی کە لە لیژنەی جێبەجێکاری مادەی 140 دەستور دەرچووە بڕیاری ژمارە 4 لە ساڵی 2007 مەجلیسی وزەرا تەصدیقی ئەو بڕیارەی کردووە و نەسی ئەو بڕیارانە لە لامە و کتابەکەی مەجلیسی وزەراش لە لامە. لە دوایە لە ساڵی 2012 بڕیاری ژمارە 29 مەجلیسی وزەرا دەرچوو کە بڕیارەکانی لیژنەی شئونی شیمالی هەڵوەشاندووەتەوە ئەبێ هەموو ئەو ئەرزانە بگەڕێتەوە بۆ ساحبە شەرعەکانی خۆیان. لە هەموو بڕیارەکانە ئەڵێن ئیلغاء العقود کەلیمەی ئیلغاء، بەڵام دائیرەی زراعە لە ڕێگەی نوێنەری یاسایی خۆیان و ممەثلی قانونیەکەیان لە مەحاکم کاتێک کە برایەکی عەرەبی وافد تەقدیمی تجديدی عقد دەکات، داوای تجدیدی عقدەکەی یەکەم مدیرەی زراعە بۆی ئەنووسێ العقد مجمد. كلمة تجميد نهائيا وجودي نية نلا كتابي مجلسي وزرايا ونلا كتابي اللجنة جێبەجێکاری مادەی 140 كلمة تجميد خۆیان خەڵقیان کردووە هێناویان تەناو مۆزوعەکەوە في سبيل ئەوەی ڕێگە لە عەدالەت تێک بدەن لە قانون تێک بدەن بۆ ئەوەی کەوا عەقدەکە تەجدید بکاتەوە.